بەڕێزان بەخێر بێن سەر چاو. هیوادارم ئەم ئێوارەیە کۆڕێکی پڕ لە گفتوگۆ بێ لەگەڵ کاک سیروانی خۆشەویست. بەڕێزان چەند گلەیەک هاتووەتە سەرمان. ئەم ڕێکخراوە یەکێکە لەو ڕێکخراوانەی کە کۆڕ و کۆبوونەوەی زۆری تیا کرێت و لە خزمەتی هەموو لایەکە بوو، لە هەرچ حیزبێکەوە بوو بێت، لە هەرچ کەسێکەوە بوو بێت، لە هەرچ لایەنێکەوە بوو بێت. ئێمە بە خۆڕایی ئەم هۆڵەمان خستە بەردەمی بۆ خۆمان لە خزمەتیان نابووین. بەڵام بەداخەوە هەندێک گلەیی هاتوۆتە سەرمان کە لە ڕاستیە گلەیەکان ڕوو لە ئێمە نییە، بەس ناچارین هەر ڕۆکاتە ئێمە. بۆیە داواکەین کە ئەم ئێوارەیە پڕ لە دیالۆگ بێت. ئەم کۆڕە گلەیەکانیشیشانەوەیە کە بەداخەوە هەندێک کەس یان قسەیەک ئەهێنن لە قتەیەک لە لەقتەکان، پێشەوەی لابن دواوەی لابن و قسەکە تسجیلەکەن لە لای خۆیان و بڵاوێکەنەوە فڵانە کەس وای لە فڵان گۆڕ. ئەوە بەدەست ئێمە نییە، بەڵام ئەگەر پێ بزانین نایەوێ لە ڕاستیە. و من بۆ خۆم خەڵکم باڵ کردو و تومە تکات لە یەکەم ئەوە مەکە پێوی توماخرەوە من لەبەر خاتری ڕێکخراوەکەی ئێوەیە و ئەمەوێش شەکانی ڕێکخراوەکەیەوە باش بڵاو بێتەوە ئەوانە و تومە نەکاتیان. تۆ گەرەتەوێ ئەوە تا ئێمە خۆمان تۆمارێکەین لە ئەلفەوە بۆ یای تۆمارێکین شتەکان و بڵاوەکەینەوە. ئەگەر تۆ ویستە دەینەی خێنە خزمەتانەوە، تۆ بۆچی ئەو کارەیەکەی. گلەیەکی ترەوەیە کە هەندێک کەسیان کە یەکە قسەیەکەکە لە فەیسبوک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان قسەکەی ئەوە هێنێت بڵاوێک کاتەوانێ و ئەنجا باسی قسەکانی خۆیەکات، ئەڵێ منیش وام بووت. لە ڕاستیە ئەوە جۆرێکە لە خۆ دەرخستن لەگەڵ ڕێزم بۆ ئێوە، ئەوە جۆرێکە لە خۆ دەرخستن و خۆ پیشانان کە ئەو کەسانەیەن گلەی لە ئێمەکەن، پێمان ئەڵێن بۆچی ئەوە ڕێگەی ئەمەیە. بۆیە تکامان وایە کە هیچ کەسێک گەوانە نەکاوەر کەسێکە ئەوەی کرد ئێمە ناچارین وەکو جاری پێشوو لە کۆڕێکا کە من خۆم نەمەبەر بەڕێوە، بەڵام برادەرێک پێی وتم وتی ئەوە تۆ مەبەستێ منە. وتم بەڵێ مەبەستم تۆیە کاکەکان. تۆ جارێ هاتووی قاچێک خەیتە ئێرەوە، قاچەکەی ترێ لە خوارەوەیە، هەستاوی لە جێگەی خۆیتە ئێرەوە قسەکەی و قسەکانیشی لادانە لە کۆڕەکە، پەیوەندی بە کۆڕەکەوە نییە. بۆیە ڕێگە ناین بۆ کەسانی کە بیانێت کۆڕەکە بەلا ڕێدابرن. هەڵبەتە ئەگەر دیالۆگ نەبوو ئەو کەسەی کە لێرە قسەکە وەکو واعیز قسەیەکە، لەبەرەوە ئێمە ڕێگەین بە هەموو کەسێک کە لێرە قسە بکات و گفتوگۆ بکات و پرسیار بکات و قسەی خۆی بکات. بەڵام پرنسیپی دیالۆگ ئەوەیە ئەو کەسانی کە لێرە قسە ئەکەن لە 3 خولەک زیاتر نەبێت لە ڕاستیە. ئێمە ناتوانین لێرە ئەگەر ئەو کەسە هەر یەکێک لە ئێوەی بەڕێز ئێستا ڕەنگە بتوانێت سیمینارێک لەسەر قسەکانی خۆی بکات، بەڵام لێرە ناکرێ ئەوەی کە هەیە بێوێ هەمووی هەڵڕێژە لێ کاتە لە ماوەی 3 خولەک یا 4 خولەکە. بۆیە یەکێک لە پرنسیپەکانی دیالۆگ ئەوەیە ئەو کەسە کە پرسیارەکەی خۆیەکە و لە زمنی بابەتەکە ئەیکات و ئەگەر قسەیەکی هەیە لەسەر بابەتەکە قسەی لەسەر بابەتەکە بێت لە ماوەی 3 خولەکە. ئەم کۆڕەوە بین بڕێوە کە هەموو 3 کەسێک من لەگەڵ کاک سیروان وا ئیتیفاقم کردووە، هەموو 3 کەسێک کە پرسیاری هەیە یا قسەکردنی هەیە هەر یەکی 3 خولەکە ئەکاتە 9 خولەک. 3 خولەکەیان بە کاک سیروان کە وەڵامی ئەو 3 پرسیارە باتەوە یا وەڵامی ئەو 3 کەسە باتەوە، لەبەرەوەی لەوە زیاتر ناکرێت چونکە ئەم بابەتێکە کە ئەهێنێ. من زانم کاک سیروان ئەوێ زۆر لەوە زیاتر وەڵام باتەوە، بەڵام تکات لێکردووە کە ئەوە لەکات. کاک سیروان ڕەفیقی زۆرمانە لە وڵاتی نەرویجەژی و کەسێکە کە بە دواچوونی زۆرە، هەم بۆ سیاست و هەم بۆ کاری مەدەنی و یەکێکیشە لە وەرگێڕە زۆر بەتواناکان لە نەرویجا کە ماوەیەکی زۆرە لەوێ کاری وەرگێڕانەکە. لە نەوەتەکانە لێرە بە کالۆرسی لە بواری زیندەوەرزانیدا لە زانکۆی سەلاحەدین هێناوە، ماستەری لە بواری بنیادنانی دیموکراسیدا لە زانکۆی بێرگن وڵاتی نەرویج بەدەستهێناوە، بواری پسپۆڕەکەی ئیسلامی سیاسی و دیموکراسیەتە لە باشووری کوردستاندا، بەکالۆرسی لە بواری زانستی زمان و پەروەردە لە نەرویج
خوێندووە کە ئێستا بانگێشتیش کراوە بۆ یەکێک لە کۆنفرانسەکان لە بریتانیا کە قسە لەسەر زمانی دایک بکە لەگەڵ بەڕێزانی تر وەکو دکتۆر هۆگروەوان. خوێندکاری بەکالۆرەسە ئێستا لە بواری وەرگێڕانی زارێکیدا، یعنی کە خۆی وەرگێرێکی زۆر سەرکەوتووە بۆ خەوەی ناسم لە نەرویج، بەڵام لە هەمان کاتە ئێستا خوێندکاری بەکالۆرەسە لە بواری وەرگێڕانی زارێکیدا. هیوادارین ئەم ئێوارەیە پڕ لە گفتوگۆ بێت لەگەڵ ئێوەی بەڕێز و جارێکی تر بەخێراتانەکەم و بەخێر بن سەر چاوە. ئێستا مایک ئازاد دەکەین بۆ کاکسیروان کە 35 تا 40 خولێک وایە کاکسیروان. زۆر سپاس بۆ هەموو لای کاتێکە زیاتر بێڵینەوە بۆ مناقەشە. بەڵێ پرسیار وەڵام سپاس بۆ ئامادەبوونتان. کاکجیار بیری چوو ئەگەر بکرێت مۆبایلەکانمان بێدەن پێی زۆر باشە بێ زۆر ئەگەرینەکەی خۆم بێدەن کرد یا منی شۆتای سەری خۆنەخەزانی خۆم کرد بۆ پێشەوەی. سپاس بۆ ئامادەبوونتان. باسی من لە ئەو خاڵی دەستێکەوە دەستێکات کە لە هەرێمی کوردستانە ئامادەیەکی زۆری ئیسلام لەناو کۆمەلگایە هەیە و ئیسلامی سیاسی گەشەیەکی زۆری کردووە. ئەم دیاردەیە لە چەند ساڵێکە زیادی کردووە و بووی هەیە بۆ زۆرێک جێگەی نیگەرانی لەبێ و ئەوەی کە منەی بینم هەوڵەدن تیۆریزەی بکەن وەک دیاردێکی پۆزیتیڤ سەریەکەن و هەندێکیش باس لەواکەن کە خوانێکە هەمومان بۆ کاتەوە بە دەوری ئاینیەکە یان بەمانایە کەوەدن بەدەما ئۆنسەیەکە لە پرۆسەی دروستکردنی نەتەوەیە و هەندێکی شەمەنەمە بۆ معنای کە لە غەرب بەکاردێنن کەتیرەیەکە کە سۆشیاڵی بە کۆمانەکاتەوە کەتیرەیەکە لەناو کۆمانەکاتەوە بە دەوریەکە. ئەم بێقەلەقیە و ئەم تیۆریزەکردنە من قەلەقەکات قسەکانی من لە ئێوە دەستپێکە کە من حەقیقەتەن نیگەرانم لەو گەشەی ئاینی ئیسلام ئەگەر ئاینی ئیسلام لە کۆمەڵگای کوردیدا چۆن لەو نزیکتر وتم ئەو نەبوونی نیگەرانی من نیگەرانەکە و پێشم وایە ئەو تیۆریزەکردنی کە ئەکرێت بە لاوێنێت کە ئەمە خوانی هاوبەشە ئەمە کەتیری کۆمەڵایەتی لەناو کۆمەڵگایە من پێم وایە بلێکدانەوەیەکی سەڵحیە بۆی بەناوەکە ئێمە هەوڵی دۆزی بۆکردن بیتەوەی کە لە سیاقی دۆزی کوردا ئەم گەشەی شتێکە ئەو کەسانە نایبینن ڕاستەوخۆ تێزەکە لەناو دیبێتی ئاینی غەربوایەکەن بۆ ناو دیبێتی ئاینی لە شەرقا ئەوەیە کە لە غەربا قسە لەسەر دینە لێرە قسە لەسەر ئیسلامی سیاسیە. متاسفانە ساڵانێکی زۆرێمە ناوەندی ڕۆژەبیریمان ناوەندی ڕۆژەبیری کوردی بەسەر ئەو هەڵەیە ئاچێت و زۆرێک توانویانە شەربێتێکی زۆر بە ئەو هێرشە بدەن کە بەسەر ئازادی ئێمانکرێ و ئازادی کۆمەلگای بەدەوری لە درێژەشە سەربەت لە دیموکراتیەکەدا توانوی مزەبەتی زۆر لێ بدەن و بنە هۆکاری ئەوەی کە ناڕۆژنی زۆر دروست ببێت. ئەوەی کە لەگەڵ باوەدات ئەوەیە کە غەرب یەکەم ئاینە کە لە سیاسەتدا تەوزیف بکرێ و دووەم لەو شێوەیە تەوزیف ناکرێت کە لێرە یاکرێت لێرەدا بەها ئەبێتە ناو سیاسەتەوە نەک سەوابەت بۆ سەوابەت حەق بنایەوە ئەسۆسیێشنێک دروستەکە لە ڕابردوودا لە ساڵی ڕابردووە لەم هەرێمە بە چی ئەندازەیەک بووەتە جێگەی باس و کە زۆرێک تەواو هیچ خەتەریان تیان نابینێت زۆر بە ئاسایی زۆر بە ئاخر باسییان دەکرد. ئەوەی کە لە غەرب هەیە دیموکراتیەتی مەسیحیە، ئەوەی کە لای ئێمە هەیە دیموکراتیەتی ئیسلامی نییە. ئەوەی کە لە غەرب هەیە دین توانێتی ڕۆڵێکی پۆستی ببینێ لە کۆمەڵگایە نەتیجەیەوەیە کە هەندێک بای هێناوەتە ناو کۆمەڵگاکەوە ئەم بەهایە پێشتریش دین نەبێ ناوێت تاپەنجراوە
تۆزی قوڵ تیۆلۆژیانەوەی بڕۆی دین بێنەوە ئەو بەهایانەیە ئاشتیانە لەگەڵ یەکا بژین و هەڵکاری یەکتر بین و هەندێک پرسیاری وجودی هەیە لەوەی کە ئایا معنا چییە لە ژیان ئەخەم ومانە وای کە دین موجود لە کۆمەڵگایە و لە درێژەشەدا ئەوروپا وایە کە ئەو دینانە بەهایەکی پۆزیتیڤە ناو سیاسەتەوە. لای ئێمە مەسەلەکە زۆر بە شێوەیەکی ترە. لای ئێمە بۆ تێگەیشتن لەم گەشەی ئیسلامیەت و لەم بڵێ ئامادەی زۆرەی دین لەناو کۆمەڵگایە بۆ تێگەیشتنی ئێمە پێویستمان بەوەیە کە بچین ماکرۆ پەرسپەکتیڤ بەکاربێنین. ماکرۆ پەرسپەکتیڤ یانی تۆزێک وەرز بینەوە، تۆزێک ئیشەکە لە سیاقێکی تۆزێک بەرفراوانترا ببینەوە. دین و تەواژەی دین لەناو سیاسەتی کوردیە و لەناو سیاسەتی ئەم ناوچەیە هیچ بەری نییە لە کارکردی ڕووداوێک کە تاریخ دووپارچە هاکات لە مێژووی ئینسانە سەرەڵدانی مۆدرنیتیە. ئێمە بێت لەبەر ڕۆژنایی ئەو گۆڕانکاریانەی کە مۆدرنیتی هێنێتە پێشەوە ببینین کە بۆچی دین لەم فەزایە مەوجودە. ئەوەی کە بۆ دەات لە تاریخی ئینسانیە ئەوەیە کە لە سەردەمانێکە بەشێکی دنیا بە هەر هۆکارێکەوە بێت کە کارمان نابێت ئێستا کە بچینە سەری بەشێکی دنیا لێرە لە غەربەکەمەوە دواکە یانی کۆمەلگاکەرەوە و پاراستەی ئاڕات کە ئیتر سقە بە عەقڵی ئینسان بکات و سقە بۆ بکات کە عەقڵی ئینسان دەتوانێت بەهای ئینسانیش دروست بکات. غەرب لێرەدا گرەوەکە لە ئێمە باتەوە و لە درێژەشە گرەوەکە بردنەوەکەی دەستکەوتەکەی چێتەوە دەستکەوتەکەی وەیە کە کۆلۆنیالیزم و ئیمپریالیزم دەست پێەکە. یعنی پێشەوە هەش ئیمپریالیزم چۆن بۆ هەشێ بۆ من ناچمە سەری بەڵام زیاتر باسی ئەو شکستی یان نەکوێنە شکستی ئەو دوو پارچە بوونی تاریخەکەم کە لە دواییدا ئیسلامی سیاسی دێ بە دوای خۆیدا. ئیسلامی سیاسی دیاردەیەکی مۆدرنە نەتیجەی ئەو نەهامەتیانە هات کە مۆدرنیتی هێنای. یەکێک لە نەهامەتیەکانەوەیە کە دوو پارچەی دنیا بە دوو ئاراستەی جیاواز و بە دوو مستەوای جیاوازە گەشەیان کرد. کاتێککە غەرب دەستی سەردەستە بێت و زیاتر ساڵێت بە سەر ناوچەکەی ئێمە و کۆلۆنیزەمانەکە و لە ئەلمانیا زۆر بەرچاوەکانە و بڵێن جێگەی پرسیارەکانەوەی کە ئێمە کۆلۆنیزاکەین چونکە ئێمە بڵێن گرەو لەسەر ئەسپی تۆپیوەکەین بۆ مانایی کە ئێمە لەم ناوچەی خۆمانە ئەوەندە زوو دەستبەرداری ئاینانی کەەوە ئەوان دەستبەرداریە بن. ئەمە لە نەتیجەیە چی دێنێتە ئاراوە؟ ئەمە اخترابێک دێنێتە ئاراوە بۆەوەی کە تۆ ناوچەکەی خۆت داگیرکراوە خەڵکانێکی تر کە سەر بە تۆنی زۆر باڵاتر لەناو کۆمەڵگاکەی تۆیان مەوجود. دوورنەوەی کە سەیفۆت خۆی باسیەوە ئاکات کە یان حەسەن بەناش کە ئەبینێت بۆ ئەندازەیە هێزی کۆمەڵیەکان ناوچەیە باڵا دەستن و ئەوان مەرکەزین ئەم شێوەیەک حەسانەتێکی دادروستە بێت. حەسانەت فەرمە کەلیمەیەکی دروست نەبێت، بەڵام فرێدریک نیچە پێشتر سەردەمانێکی زۆر کۆن وشەیەکی تری بەکارهێناوە کە پێم وایە زۆر دروستە لەم سیاقەیە بەکاربهێنرێ. ئەم شێوەیە لەناو ئێمەیە شتێک دروستە بێت کە نیشەکەلیمێکی فەڕەنسی بەکارهێنێت پێڵەی ڕەزەنتەما. ڕەزەنتەما چییە؟ ڕەزەنتەما ئەوەیە کە تۆ کاتێک ژێرەکەویت و لە بەرامبەر خەڵکانێکی ترە ئەعجابێکت هەیە کە تۆ ناتوانیت ئەو بکەیت کە ئەو کردوێتی هیچ ناکەی بەکەینەوەی بەڵاگەدانی کاری لەسەر شتێکە. لێرە ئیسلامی سیاسی دروست دەبێت نەتیجەیەوەی کە هەوڵدا بەڵاگەدانی بڵاتە سەر تەرەفی بەرامبەرە بڵێ ئاخریوە ڕۆحتان نییە ئاخریوە قیەم تا دێمە قیەممان هەیە. ئەم گوتارە تا ئێستاش بەردەوامە و لە بەرامبەرە خەڵکی ناوچەی ئێمە ژیانی زۆر بێڕە نەبێت. یعنی نمونەیەکا بۆیەنەوە کەسێکی خۆشەوێت بەڵام ناوێت قسەی لەگەڵا بکات. ئەمە نمونەیەکی زیندوو بۆ باسکەم لە تاریخە.
لە پاشەوە چەند دو ساڵ لە ئەمریکاژی لە ئەمریکا بینێ خەڵک زۆر بە ئاسانی دەتوانێت سەما بکات، دەتوانێت مصالحە بکات، دەتوانێت تێکەڵ بێت، دانیشێ بێدەسەڵاتێکی خۆی دێتە بەرچاو، ڕەزەی ترمانی بەسەر ئەدێت. یەکسەر ئەڵێ ئەم حەزارەتە زۆر تاڕوخاوە، ئەم حەزارەتە هەجی پێی تێداوێت و کۆکار حەزارەتە مەمەستانی لێوە دەکەن. دەبێتەوە ئەم کەسە کەسێکی تری خۆشەوێت ئەو کەسە زەواجەکاتەوە، دوایەوە کەسە زەواجەکات و دوایەکەوێتە زیندان و ناتوانێت لەگەڵ ئەو کەسیان بە هیچ شێوەیەک بژی. بۆیە کەسێکی وە چاوەڕوانکراوە لە ڕفتارێکی زۆر جوور وەرگرێت لە دنیا. ئەم کەسێکە بۆ باسکردنە چیرۆکی بۆ باسکردنەوە سەید قوتب لە ژیانی ڕۆمانسیەتی نەکرد و پێشوای لە ژیانیشی سیاسی نەکرد. کە ماڵێم معنای زۆر گرنگی بۆ ژیانی ئێمە ژیانمان زۆر کەمڕانە، ئێمە ژیانمان زۆر کەڵکرچە و ئێمەش هەم ڕۆژانێک ئەجابێکمان هەبووە ئەوەی کە لە دنیاەکە دێڵێن ئەعجاب بە خەواجە، ئەعجاب بە خەڵکی دەرەوە. ئەمە ئەحساسێکە کە ئینسان ناتوانێت لەگەڵی هەڵکات. ئینسان یەک خۆیەکی بێت کە زۆر گرنگای شەوەیە خۆی خۆشەوێت لە موقعێکە خۆ دەبینی کە قیمەتێکت نییە، بە دوای ئایدۆلۆژیایەکە هەگەڕی قیمەتێکت بداتێن. لەم سیاقەیە ئیسلامی سیاسی گەشەی گەورەکە بەتایبەت دوای ئەوەی هێزە کۆڕۆنیەکان لە ناوچانە حکامەکەی سەر حکم کە لە هاوکاری خۆیان بن، بەڵام لە بەرامبەر هیچ دیموکراتی نەبن، ئەوە کات زەرورەتی تێژ دێتە پێشەوە. زەرورەتی یەکەمیان یەکەمیان ناسنامەیە کە ئینسانی ئەمە نەک ئینسانی هەموو ئینسانێک پێی خۆش دێ خۆی لە موقعێکی زۆر داهێزراوە ببینێ بۆ خۆی. هەمیشە ئێمان ئینسان وای، هەمیشە خۆمان مقارن ناکەین بە کەسی تر، ئەو چەندی پێ و چەند پێیە، ئایا من جوانمیان نا، ئایا من گرنگمیان نا. ئەمە ناسنامە بوو. لە شوێنێکیدا یەک لە عەنسەرەکانی تر کە ئیسلامی سیاسی وانیەکان گەشە بکات مۆڕاوە. مۆڕاو بۆی کە کاتێک کە لەناو کۆمەڵگایە ڕژێمی سەرکوبر هەیە و بۆی هەیە تۆ بێکار ببیت، تۆ بۆیە سەرکوب بکرێت، تۆ لە لەحزای پێویستت بۆیە کە ئەپیل بکەیت، یعنی پەنا بەریتە بە تۆی تا ئێمە وەرە مۆڕاڵیانە کار بکەیت. ئەنی لێرەیان دیسانەوە چنەوە سەر ئەفتەباسێکی نیچە چەند من لە زۆرەوە نیچە پێ ڕەوزە، بەڵام نیچە بۆ قسەکردنی لەسەر دین دەسەقاتە سەر وێڵی ئینسان پەناباتە بە دین، چونکە کەسێکە کە خۆی ناتوانێت ئەسپی خۆی تاو بدات ناتاوێت وەرن هەمومان ئێمە پاڵپشتی گرتی. زۆر گرنگە سۆلیداریتی و پاڵپشتی لە دینە زۆر گرنگە، ئەو وەزیفانی دین لەناو کۆمەڵگایە هەیەی بتوێت دین لەناو ناچێت، چونکە تا ئەوەی ئینسانێک هەبێت کە نەتوانێت ناسنامی شخصی خۆی بە مستەقلی خۆی بینایی بکات و پێویستی بەوە بێت لەناو دەستە جەمعێکا بێت و خۆی پێناسە بکات لەناو ئەو جەمعەیە بتوێت دین هەبێتەوە. بەمانایە ئیسلامی سیاسی بە دوو هۆکارەوە جێ ئەگرێنە ناوچەیە، ناسنامە و مۆڕاو. لە سێم هەنگاوە ئەبیان زۆر گرنگە کە بیزانین، لە سێم هەنگاوە لە ئاستی لۆکاڵە دوای ئەوەی کە ئێمە لە ئەو بوعدەلا چین کە غەرب و شەرق دروستی کرد نەتیجەی تەنویر و نەتیجەی بڵێن ئەو گەشە سەناعی کە لەو ناوچەیە کرا، شتێکە کرێت کە لە ناوچەیە عیبارەیەکی زۆر جوان تابیر لە ئەو دوو ڕێبوونی کۆمەڵگا ئاکات کە بە دوو ئاراستەی جیاوازە ڕۆن و چۆن ناوچەیەکەوە و گەشەکات و چ ناوچەیەکیان گەشە ناکا. ئەڵێ عندما نهض الغرب بمحرك البخاري، عندما نهض الغرب بمحرك البخاري سقط الشرق بصحيح البخاري. إما يعني أنا قايت حنا إسلامي وهم مراقبة إما وندري الجيع لا أستي لوكالة بتقول نخبي نوشكا نخبي نوعي من نخبي هشكني كده هو ذاك يتر الصلاة اللي بس نوشكا أو شرط الصلاة تعليتي بكا نخبي الصلاة هميشه بيشتري جنا فورمي مير وباشا وآخا وهشتكا هو إجا فورمي حزب سياسي ولا فورمي نازم السياسي كرديا ولا حزب سياسي بوي زور دقيق مش كبير يشتهر طابع إقريما طابع
کۆنەکەی ماوە بەڵام هەرچی بێت هێزگەرێک دروست دەبێت کە بەدوای ئەوەی کە هێز بگرێت و باشترین ئاسانترین ڕێگاش بۆی هێز بگریەوەی کە تۆ سێبێ خەڵک خەمی چییە؟ خەڵک خەمی ناسنامەیەتی لە بەرامبەر بە خەڵک خەمی ئەوەیەتی کە بۆ مۆڕاڵ لە کۆمەڵگایە هەبێت بۆیە ئیسلامی سیاسی گەشتارەکە و چەندین هێزیش هەڵەکەوێت کە ئینجا ئینتیهازیانە پەناباتە بەرەوەی کە پۆپۆلیستیانە دڵی خەڵک بباتەوە. ئەوەی کە شتێکی ترکە لە ئەستی لۆکاڵە لەم ناوچانەوەدا دروستبوونی دەوڵەتهایەکە کە ناسنامەی دینی هەیە و وڵات کە ئیمپریالیستیانە بیرکاتەوە. لێرە من زیاتر بیرم لە جمهوری ئیسلامی ئێرانە. جمهوری ئیسلامی ئێران لێقەوبارێکی گەورەی ناوچەکەی ئێمەیە، چونکە ڕێک ئەو پاژنەی ئەخی دەدێنێتە ناوچەکەەوە کە ئەبێتە هۆی ئەوەی کە ئەم ناوچەیە بەو شێوەیە تاڕوخێت کە داڕۆخاوە. کاتێک ئەوانە دەست بەوە ئەکەن کە ئیمپریالیستیانە بیرکردنەوە و نفوزی شیعی زیاد بکە یان نفوزی سونی زیاد بکە یان سرعانە بڵین لە نێوان وڵاتەکاندا ڕوو بدات، ئێمە کورد هەمیشە وەک چۆن پێشتریش کەوتبووین لە نێوان چەند ئیمپراتۆریەتێکەوە و لە ناکاو ناوچەکەمان لە عەرەبستانەوە ئێستاەوە دەسەڵاتدارێتی هاتوون داگیرکرد بوو تا ئێستاش لە ئەو لێکۆمانە نەجاتمان نەبووە. لە درێژەیە ئێمە ناوچەکەمان دیسانەوە بێتە جێگەی متەماحکاریە، چونکە ئەوەی کە ناوچەکەی ئێمە ئەم هەرێمە یان بڵین ناوچەی کوردستان ئەکرێتە نێوان مەساڵحی چەند وڵاتێکەوە، ئەو وڵاتانی تر مەساڵحیان بێتەوەی کە خەڵکی ناو ئەم دڵی ئەم کۆمەلگایە بکەن. ئەم خەڵکە بتوێنێت ئێمەوانان کە ناسنامەیەکی جدیمان ئێمەی کورد تەواو ساڵانێکی زۆر خراوێت ژێرەوە، ئێمە هەوڵی بکەینە سەر پێ، بەڵام لەسەرەوە بەو کارکردانە هەوڵ بدەن بڵین ئەو کۆنتراستەوە ئەو جیاوازی کە ئێمە هەمانە نەهێڵن. ئەدێنەوەی ئیسلامی سیاسی دێتە ناو کۆمەڵگای کوردیەوە، ئەوەی کە ئاینی ئیسلام شۆدێتە ناو کۆمەڵگای کوردیەوە چمانای جێبوون ئەسلامی کوردی ئەگەر پێویستی کاتر هەموو قسەی لێ یەکەم. بەڵام بەرحاڵ لێرەوەیە ئیسلامی سیاسی دێتە ناوەوە. تۆ ئەگەر بێت و قاوڵێک بێت و بتوێت بچێت لە ناوچەیەک کارێک بێ حتممە دەچیت بە لە لۆکاڵ لەو شوێنیان بە دوای نوخبەکان ناگەڕێ بزانێت کێ دەتوانێت یارمەتیەکرد بدا. ئالێرەوەیە کە خەڵکانێک هەن ئامادەن وکالەت بۆ ئیسلامی سیاسی بکەرەوە لە ناوچەی ئێمەیە. هەر لەسەر لەمەوە ئیخوان زاکات لە ناوچەی هەڵەبجەوە خەڵکانێک بۆ وکالەت ئامادەن وکالەتی کوردی بۆ ئەو مەیلە بکەنەوە، بەڵام لە درێژەش ئێمە وکالەتی داعشیش کراوە لای وکالەتی چەندین دەستگای تریش بڵین مەیلی تر و ئایدۆلۆژیای جیاتریش هات بڵین وکالەتیان کردەوە. شتێکە گەرمە بیزاییەوەی کە لە درێژە ئاینی ئیسلامی تر وەک ئاینی ئیسلام نامێنێتەوە. ئاینی ئیسلام ئەبێت بە ئایدۆلۆژیا. ڕایەکەیەکە بە ئاینی ئیسلام خۆی هەر لە ئەسڵا ئایدۆلۆژیا بۆ من پێم وایە ڕایە معقولێکی زۆری هەیە، چونکە زۆر کەس هەڵدەدەن کە ئاینی ئیسلامی ئاینی مەسیحی بڵێت ئاینە، بەڵام نەزانم ئاینە، بەڵام ئاین هەر ئاینە و جۆرێکە. ئاینی ئیسلام سیاقێکی تاریخیە، لە کۆنتێکستێکی تاریخی شەڕەکە زیاتر ئایدۆلۆژیایە. ئاینی ئیسلام ئەسڵەن نووسەرێکی بریتانیە بە ناوی تۆم هۆڵاند باسیەوەکە کە لە درێژەیە ئاینی ئیسلام دروستە بێت، دوایەوەی کە پێزانتیەکان نەتیجەی ئەو پەتایی کە لەو ناوچەیە بڵاو بوو زەیبوونیان لەو ناوچەیە عەرەبەکانی عەرەبستانی سعودی حیجاز ئەو ناوچەیە داگیرەکەن درێژماوەیە حیجاز دێنەوە کە زەرورەتە بینین کە ناوێنن قورئان ناوێنن قورئانێک دروستکەن و ئاینێک بە دەوریان دروست بکەن. ئەم ئایدۆلۆژیا سیاسیە کە زۆر لە کۆمەلگای ئێمە ئێستا جێ پێداگرێت، نەتیجەی یەکێک لە بڵین هۆکارەکانەوەیە کە بۆ ئەندازەیە کە کۆنتراست و جیاوازی لە نێوان ناسنامەی کوردی و ناسنامەی دەوروبەرەکەیان دەبێتەوە بۆ ئەندازەیە کورد ناتوانێت بێتەوە سەر پێی خۆی. حەزم یە قسەیەکی زۆر لەسەرەوە بکەم کورد بگرێتەوە سەر پێی خۆی. من ناسیۆنالیستانە بیر ناکەمەوە، من لە سیاقێکا بیرەکەمەوە کە گروپێک خەڵک
لە تاریخێکە ئەمە کەس ناتوانێت کاریکە ناسیۆنالیستی مارکسیە یا کەسێکی تر گروپێک خەڵک نەتیجەی ئەوەی ئەتنیسیتیەکی جیاواز بوو ئەتنیسیتیەکی جیاواز نازانم پێویست دەکات تاریخی ئەتنیستی بکەم چۆنە ئەگەر پێویستێکە تێ بۆ سەری لە درێژەیە بە ئەندازەیەکە دوێتە ژێرەوە ئەم ئەتنیستیە کە ئەبێتە نەتەوایەتیە نەتەوایەتیە ئەم نەتەوایەتیە بتوێت هیچ کەسێک کەسە بە هەر ئایدۆلۆژیای بێ ناتوانێت کاری بکات کە نەتیجەی و زمانێکی جیاوازی هەیە و کولتوریکی جیاوازی هەیە کەوتوتە ژێر پێوە. کەواتە ناسنامەی کوردی بۆ ئەوەی ئێمە دروستی بین و بۆی ئەم خەڵکە پێوتە سەر پێ بۆ ئەم ناحەقی و ناعەدالەتیەوە ژێر کەوتوریە تێپەڕێت. ئەما بێ بۆ کەسێکی مارکسی بۆ کەسێکی تریش دەرین بێت بۆی تێپەڕێت. ئێمە چارێکمان نییە دنیا دنیای بڵین لە دنیا گەرمەی نەتەوەکانە زۆر من گەشتبینی و پێشمان ئەسمان لە تۆزێک ئایدیالیستیانێت چاوەڕوانی کە نەتەوەکان نەمێنن بەڵێ هاوکاری ممکنە لە بینی نەتەوەکانە و ژیانی ئاشتی ممکنە بەڵام ئەوەی کە نەتەوەکان نەمێنن لەگەڵ طبیعەتی نەفسی ئینسانیە نایەتەوە. چونکە ئێمەمانە کە لەسەر تاوەک کاینی زیندوو دروست دەبین و کاینی هۆمۆساپین زیندێمە بیر دەکەینەوە معنایە کە بین ژیان ئەوەی بۆ لێرەی یەکێک لەو شتانەی کە ئێستراتیژیەکێکا و نزانێکاوی شەوەیەکە ئەگەر معنە هەیە لە ژیانیاندا حکمت هەیە لە ژیانیاندا لەو پرسیارە ئەبوزەری و دێم و جاگەڕی و چارەسەرەکە موافق حیت باشە ناکرێت حکمەتی دروستکەی لە ژیان ئەمێن ئەوەیە کە ئینسان ئەتوانێت حکمت دروستکە بەوەی سەر بە ئایدێنتیتیە بێت. ئێمە سەر بە ئایدێنتی کوردی ناتوانین لێڕا بکەین ئەبینە تووشی نەخۆشی نەسیە بێت. بمعنایەکە ئەمەوێ بڵێم سەحەی نەفسیە ئینسان سەر بە کولتورێک بێت، سەحەی نەفسیە ئینسان سەر بە کۆمیونیتیەک بێت. ئێمەی کورد کە کۆمیونیتیەکی جیاوازی ئێستاکە کەوتوێتە دەژێت پێوە پێویستمان بۆیە کە اختلال تشویش لەسەر ئەو ئایدێنتیەکە ئێمە توانین دروستی بکەین. ئیسلامی سیاسی اختلالێکی زۆر دروست دەکات بە دەوری لەسەر ئەو هەوڵی خەڵکی کورد بۆ ئەوەی ناسنامەی خۆی دروست بکات. چونکە مجرد لە ئەو دیبێتانەیە کاپێتەرانە یعنی وەک هەرەوەی وەک کەتیلەیەکی کۆمەڵایەتی باسی دین بکرێتەوە باسیەوە کە ئەوسرێکی سەرەکی ناسنامەی کورد بێت. ینی سەری بە قسەی لەسەر ئەو کەتیلە و لەسەرەوە کە بەچی باسەیە کۆمەڵگا کۆ هاتۆ بە دەوری خۆیان دۆزی کورد بەمعنە هەیە کە شتێکی وا بڵێ. ینی تۆ بینی چی گوشارێک و چی هێرشێکێ لەسەر نەورۆز، چی گوشار و چی هێرشێکێ لەسەر سروودی عێراقی. تۆ بینی کە شتێک لە هێزیدیەکە قەومێت تۆ چی کۆمنتەکان بێتەوە خەڵکی کورد چی هەڵێ ئەبینی دین چی لێ ببینی ئەبینی شتێکی تەنورە لە پێ ئەگەر بێت و شتێکی لێ قەومێ سەیارەکە کامەکە بۆ کۆمنتەکان بکەنەوە ئێمە کەتیرە تیش کۆی نەکرێتەوە ئێمە ئاینی ئیسلام پارچە کردێتەوە. هەر سیاقە تاریخەکەیە ئەگەر قسە لەسەرەوەی کە ئاینی ئیسلام بۆ شێوەیە کراون و خەڵکی کۆ ئاین کە خەڵکی کۆ بەدەو بەدەوریەکە ئەگەر بوون بۆیان بۆ شێوەیە ئێمە چاوی لێ بکەین باشە ئێمە 1500 ساڵ ئەمە نەبوو. ئێمە ئاینی ترمان زۆر بە شێوەی زۆر ڕەنگدارتر بێت لە ناو ئایدێنتیتی کوردیە. ئەمانە چۆن تەوفیقەکەی لە نێوانە پێم وایە بۆ گوتم ئاین لە ناو ناچێت و هیچ گرفتێکی خەڵک موسڵمان بێت بەتایە هیچ گرفتێکی من پێم وایە زانم زۆرێک لەوانەیە کە هەوڵەدەن دیسکرێدیت بکەن کرێدیت بکەن ئێمە پێ بڵێن کە تۆ کەسێکی تۆڕەوی وای پیشاندن کە خەڵکانێک کە ڕخنیان لە ئیسلامی سیاسی هەیە و خەڵکانێک کە ڕخنیان لەوە هەیە کە تبدیل بۆ ئیسلامی سیاسی هێنێتەوە لە سیاسی کوردیا ئەوە وای پیشاندن کە تۆ دژی ئیسلامی دەستانە زۆریشانە و تابیرە بەکارهێنن. بەڵام ئێمە مۆزاییکێکی و کورد دەتوانێت ناسنامەیەکی بێ ئەندازە جوانتری هەبێت جوان لەمە ئێستا جوانتر بۆ معنایی کە خۆی زۆر پێی مرتاحتر بێ و بتوانێت دەستیشی سەر بخات. من دەستی سەر بخات لە ناوچەکەیە لە ئەرۆمەکانی تاریخەوەیە کە
من كاتب سواء كمان ما كتني أدو بارشة بلا دواي مودرنزم خلقانك ناو بشي الدنيا جرو لسه أسبي دورا وكا نفس سياقيا أجر جرو لسه أسبي دورا وكا أتواني دسي خوصة بخير من بين ما كوموداي كردي دلتقي زور شاكي لبردسايكا بتواني تعمل شيء توزي براغماتيكي على لسه مسألة مسألة دينا بكا ومسألة عناصرية elementy تدلعو ناس نعمليه مع الزور جواني زور يوريه هنگی بشار فوتو تبلیغ بو اواقی که آیین عنصری چیکرمینا و کومکات آیین اسلام بداری کرامی لذا تو جوانی کومکات تو یک هم چشنا و همیش حالت که دو هوا المعول جزور هنگی بشار فوتو چیتا شونی لا نعمل استقابل لا أوروبا لا شوني نكسباسي وقتها كل بوندازيا لخمي دينانية كل سكولارة وكلش تحملي جوازي كردوا. إذا عنصري تواني ناس نامين في زور توقو جواني لسه درستي ناس نامين كبوش بوندازيا جريش نازيه كبنو كل كلاو في جنة كانوا جريش نازيه بومن. إما عناصر الزور هي شيء كتبت لنصاب عليه خيرك عنصري بس معنى كذا ما توينا الناس نامين في زور جريمة لسه درستي يعني شو هيك این پیشروی خود تاریخی چند صد ساله یمن چند صد ساله بعد بیه چیه یا صد ساله بعد بیه تصوری اول خدا نبکه خودی کردیه تصوری تجربه یونیک و فریده یعنی لا تاريخ باسي عندك المقاومات اللي طلبنا او مقاومات الكردية يكبر بنا غير زور كرنجة كايمة يما درستي وبتواني معاني الزور دوري هبه يجيبوا معاني أنا وياك هو البهاي ديمقراطية وما في الكوميديا يا ما في الناس نامي الزور توقي لسدرسكي أنا كرجال سيد مكابوي بلاد أخيد يا ما تبينزق ما هو أتوقع أخيد يا كان بلاد زكاة لو قرشتي يا بكرتي أبولا أخيد وبلاد كا بلاد عين هربينية وعن تعشير إنسان بيرستي شبيه لغير تيورية ومن لغير تيورية ممكنة لغير عملية متأسفة ممكن وهذا لغير تيورية ولا كهل إنسان أجر هم حقيقة يستوي عشت وعنيا أو بكر خوي عن الناس نعمل شيء بكا بيرستي ومن بلا كولكتيف كا تعريف خوي ممكن أو كذا أين نعيش بلا متأسفة إنسان هو كنتازيا هيس نيا وعين هربينيا وما تعين رولي بوزيتيف بداية وكعندك قيادي والسوليداريتي والدسباتي والتنشيط اللي ورقين والله ما قدمت له قلبي أيديولوجيا إما أجر ما نقصان شيء أخلاقي لبين أخلاقية كتوا ومن هيج دودية كلية كلمة بأخلاقية برامج إسلامية سياسية وكعبنا شوكا لا هلا معتبر أنه منافقا طبعا لا هلا تولى سربر إنسان الشيطان السربر شو عارف إنه شيء يكون ناس خطرة ومن بلامو جنجة إما توزك والتربية وتوزك رخلي أو عذر خواهي يمكن أن أودي خش بين كل هي أو قصة بيسر وراني كذا سرعي الإسلام كي أي الإسلام خواني جهة وجني وهم يكون أي الإسلام خواني كي جهلوية إن رتبة السيما وأجل إما أو درجة بودي إما هم جواني كان يكون مجا خوما لنا ودي أخير شد كان أسد الجزون ويهبو ونمونيك كواو بشان ذاك إما خليقة شيئكي وإسلام السياسي خليقة شيئكي كوما كاياكا أو شيروكي درجة عديلة بين أدبياتي طلعنا كان أبو لابرا يعني في شيء قلنا زمان شخصنا درجة عديلة كان تقول عدي ويجدروا أدبيكوا أنت أسجوانا أنت أسطورية كذا سبع أستي أسطورة كان الجهان نفس الشيء روحي ناوروكي كوما كاي كل كوبشان ذاك أو سوليداريتي اللي ما تخوينا هي أو أسانيك عبر
ئەتنیستێت لە نێوان ئەتنیستێتەکانە یەزیدیە و مسڵمانێک چەند یەکیان خۆشەوێ و بۆ ئەندازەی کە خۆشەویستی و یەکگرتووی و کەتیری لەناو کۆمەلگایە بە ئەندازەیەکە لەو چیرۆکە پیشانێدا کە پیشانێدا ئێمە توانین بەچی ئەندازەی کۆمەلگایە دروستکەین لە بەرامبەر هێرشی خارجیە لەو سیاقی دەروێژی عەبدیە لە سیاقی هێرشی ئیمپراتۆریەتی عوسمانیە بووە و کاتێک ئەمە لە کۆمەلگایە تەنی پێ هەڵەچێ و دەرەکرێت لە ئەو ئەوانانێکی ناوەکانمانی ئەڵینەوە پیشانێدا کە ئیسلامی سیاسی خەریکی چی پرۆژێکە بۆ جیلەکانی داهاتوش پیشانێدا کە بەچی ئەندازەی خەریکیا وەشانەوەی ناس نامی کوردیە وە گرنگەیەمە دیاری ناسکامێک پێوین کە زۆر ممکنە دروستیکەین و لە سیستەمی سیاسی دەربێنین و بەدەوری خوا لەژەکەرگای کۆنەبینەوەکە زۆرێکە تەنها ڕۆژە بیرانی کوردیش ئەوڵێنی کۆماکردن لەکرێ ساس بۆ گوێگرتان دەست خۆش کاکسیوە بەڕێزان کاکسیروان دیارە زۆر لۆ زیاتری پێ لەسەرم بابەتە بەڵام من داوام لێکرد لەبەرەوەی زیاتر گفتوگۆی لەسەر بکرێت کە لە ماوەی 35 خولەک کۆتایی بە بابەتەکەی بێنێ کۆتایی بە بابەتەکەی هێنا کاکسیروان زۆر سپاس کاکسیروان ئێستا ئەوەی بەڕێز هەر کەسێک پرسیاری هەیە